پرۆژەی دروستکردنی دارستانی دەستکرد لە شارۆچکەی ڕزگاری لە ئیدارەی گەرمیان لەسەر ڕووبەری 42 زەوی دروست دەکرێت. لە یەکەم هەنگاوی ئەم پرۆژەیە 4000 نەمام و گوڵ دەڕوێنرێت. سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری لەگەڵ ئامێرەکانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی گەرمیان سەرقاڵی چاکردن و ڕێخستن و پاکردنی ئەو پارچە زەویەیە کە بە ڕووبەری 42 ئەکەوێتە سەنتەری ناحیەی ڕزگاری کە ڕەگەزی ئەم پارچەیە باخچەیە سەوزاییە لە نەخشەی بنەڕەتی شارەوانی ڕزگاریە کە توانیمانە دەستکەین بە حملەیە بە هەڵمەتێک بۆ سەوزکردنی نزیکەی 4000 نەمام ئەچێنرێ لەم پارچە زەویە و دراست ئەوەمان کردووە برادری پرسیاری ئەوەی لێکردین ئایا ئەم نەمامانە گونجاوە لەگەڵ کەشوهەوای ڕزگاریە بەڵێ ئەو نەمامانەی کە لێرە ئەچێنرێ هەمووی دراست کراوە لە ڕووی کەشوهەواوە لە ڕووی پلەی گەرماوە کە نەمامێک بێ لەگەڵ کەشوهەوای ناحیەی ڕزگاریە بگونجێ. جۆری نەمامەکان جۆرا و جۆرە ئەلبیزیای تایە، ئەکاسیای مصری، فڵچەی بوتڵ، پێحشتر، هەموو جۆرەکانی گوڵ، قاوەی زینە، مینای شوجەیری، گوڵەباخ، ئەو گوڵانە و کە ئەو دارانە کە لەگەڵ کەشوهەوای ئێمە ئەگونجێ. خۆشبەختانە بە دروستکردن و سەوزکردنی ئەم پارچە زەویە ڕووبەری سەوزایی لە ناحیەی ڕزگاری لە 100 تێپەڕەکە. ئەمە دووەم دارستانی دەستکردە لە شارۆچکەی ڕزگاری لە گەرمیان دروست بکرێت. لە ساڵی 2013 دارستانێکی دیکە لەسەر ڕووبەری 52 زەوی دروست کرا. لە ڕاستیدا پرۆژەکە زۆر گرنگە بۆ ژیانی تاک بە تاکی ئەم ناحیەی ڕزگاریە و ئۆکسیژین بە خەڵکی ناحیەی ڕزگاریەدا لە خۆڵ و تەپ و تۆز و ئەو جۆرە گەرمیەی کە لە ناحیەی ڕزگاری و لە گەرمیانە هەیە زۆر گرنگە و پاراستنیشی زۆر گرنگە. ئاینی پیرۆزی ئیسلام وەک پاراستنی هاوسەنگی ژینگە و هاوکاری خودی مرۆڤ و گیانلەبەر و پەلەوەرانیش لە سودلێوەرگرتنی خەڵکی بۆ ناشتنی نەمام و چاندنی تۆ و پارێزگاری لێکردنی هان دەدات. ئێمە دوو شتمان هەیە، یەکەم ناشتنی دار، دووهەم پارێزگاریکردن لە دار. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش 1400 ساڵ فەرمان بە ئێمە ئەکا دار بنێژین. دارناشن شتێکی زۆر پیرۆزە و زۆر مهمە. پێغەمبەری خوا فەرمی ئەگەر قیامەت هەڵسا و دەستێکێک لە ئێوە دارێک بوو با بینێژێ. جا بۆیە ئەمە فەرمانی پێغەمبەری خوا یەکەم بە سەوزکردنی وڵات، پێویستمان بە سەوزکردنی وڵاتە، پێویستمان بە دارناشتنە. لە بەرامبەریشا پێویستە ئێمە شتێکی زۆر گرنگەیە بیکەین، ئەوەیە کە دارەکان پارێزگاریان لێ بکەین. بە پێی قسەی بەرپرسانی ناوچەیی دروستکردنی ئەم دارستان و سەوزایە دەستکردانە لە شارۆچکەی ڕزگاری ڕێژەی سەوزایی لە 200 بۆ لە 109 بەرز دەکاتەوە. بڕیارە ئەم پرۆژە نوێیە بۆ پارکی گشتی بگۆڕێ. هیوا نامێق، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.